لە کۆنگرەی کۆمارییەکان ڤیدیۆیەکی ژن و پیاوێکی دەوڵەمەندی سپی پێستیان نیشاندا کە لە مانگی 6دا لە بەردەم ماڵەکان لە سان لویس چەکیان ڕوبەڕووی خۆپیشاندەرانی ژیانی ڕەشپێستەکان بەهای هەیە بەرز کردبووە. تەنانەت یەک کەسیش لەوانەی پشێویان نایەوە و لە دەرەوەی ماڵەکەی ئێمە بینیوتن ڕوبەڕووی یاسا نەکرانەوە. دەزانی کێ ڕوبەڕووی یاسا کرایەوە؟ ئێمە تۆمەتباریان کردین، تاوانمان ئەنجام داوە. لەبەرەوەی بوێرین بەرگریمان لە ماڵەکەی خۆمان کرد. داواکاری گشتی ژن و پیاوەکەی تۆمەتبار کردووە بە بەکارهێنانی چەک بەبێ یاسا. ئەم ڕووداوە ئەو بۆ چوونەی هەڵمەتی هەڵبژاردنەکانی ترامپ بەرجەستە دەکات. بەربڵاوی خۆپیشاندانەکانی ناداری ڕەگەزی هەڕەشەیەکە و لە زیادبووندایە لەسەر سەلامەتی گشتی. تەنها ئەم هەفتەیە خۆپیشاندانی توند لە شاری کینۆشای ویلایەتی ویسکۆنسن کەوتەوە دوای ئەوەی ئەفسەرێکی پۆلیسی سپی پێست ڕۆژی یەکشەمە تەقەی لە پیاوێکی ڕەشپێست کرد لە نزیک منداڵەکانیەوە. بۆ ڕۆژی چوارشەمە خۆپیشاندان لە ناوەندی شارەکە ئاگریان بەردایە شوێنە بازرگانەکان و تاڵانیان کرد و 3 کەس بریندار بوون، دواتر 2 کەسیشیان مردن. پاڵێوراوی سەرۆکاتی دیموکراتەکان جۆ بایدن داوای چاکسازی لە دەستگای پۆلیسدا دەکات بۆ کۆتایی هێنان وەک ئەو دەڵێت ڕەگەز پەرستی بە بەرنامە. هەروەها سەرکۆنەی خۆپیشاندانی توند ئامێزیش دەکات و دژایەتی بڕینی خەرجی بەرنامەکانی پۆلیسە. لەگەڵ ئەوەشدا وتەبێژی کۆمارییەکان لە کۆنگرەدا بایدن و حیزبەکەی بەوە تۆمەتبار کرد لایەنگری توندڕەوە و توندوتیژەکان و دژی پۆلیسن بۆ ڕاکێشانی پشتگیری ئەفریقا ئەمریکایەکان. هەڵدەستن بە بڕینی خەرجی و شێواندن و هەڵوەشانەوەی هێزی جێبەجێکاری یاسای ئەمریکا. کاتێک تۆ ڕوبەڕووی گرفت بوویتەوە پێویستت بە پۆلیسە، پشت بە دیموکراتەکان نابەستی. لە کۆنەوە یاسا و ڕێساکان بابەتێکی نەریتی بردنەوەی دەستی کۆمارییەکانە ریچارد نیکسن لە هەڵبژاردنی 1968دا بەشێکی بەهۆی ئەوە بردیەوە کە پەیمانی پاراستنی سەلامەتی گشتیدا لەو سەر وەختەی خۆپیشاندانی ڕەگەزپەرستی و پشتیوانی ڤێتنام سەرتاسەری ئەمریکای گرتبووە. لەگەڵ ئەوەشدا دیموکراتە لیبراڵەکان دەڵێن ترامپ وەک سەرۆکی ئێستا نابێت ڕابکات لەبەر پرسیارەتی ئەو پشێوی ئێستا لە ئارادایە. ئەو لە پۆستی سەرۆکایەتیدایە ئەگەر پشێوی هێشتا بەردەوام بێت بەرپرسیارەتی ئەوە، ئەویش ئەو کەسە نییە کە چارەسەری ئەوە بکات. ترامپ ڕوبەرووی رەخنەبووەتەوە بە بەکارهێنانی هێزی جێبەجێکردنی یاسا لە بەرژەوەندی خۆی. لە مانگی 6دا کاربەردەستانی فیدرال سپرای بیبەری تیژ و هێزیان بەکارهێنا بۆ بڵاوپێکردنی خۆپیشاندەرانی ئاشتی خوازانەی بەر کۆشکی سپی. دوای ئەوەش بە ماوەیەکی کەم بەپێ ترامپ هاتە دەرەوە لە کۆشکی سپی و لەوبەری شەقام چوە ئەو کڵێسایە و وێنەی لەگەڵ کتێبی پیرۆزدا گرت. هەروەها سەرۆک هێزی فیدرالی ڕەوانەی شارە ئەمریکایەکانی تر کرد کە لە نێوان پۆلیس و خۆپیشاندەراندا پێکدادان ڕوویاندا بوو. شیکەرەوە مات کرۆسمان دەڵێت ترامپ بە جەختکردنەوەی لەسەر جێبەجێکردنی یاسا و ڕێساکان تەمی خستۆتە سەر هەوڵەکانی خۆی بۆ بەدەستهێنانی پشتیوانی ئەفریقا ئەمریکایەکان بەهۆی بەرنامەکانی ئابووری و چاکسازیکردنی لە یاسای تاوانەکاندا. لەبەرەوە ئێستا ئەوە گەڕانەوەیەکی گەورەیە بۆ پەنابەردن بە شێوەیەکی کۆن لە یاسای نەهێشتنی تاوان، واتە وازهێنان لە هەڵوەستێکی گرنگ. لە کاتێکدا دیموکراتەکان دەڵێن جەختکردنەوەی ترامپ بۆ جێبەجێکردنی ڕێسا و یاساکان هەوڵەیەکە بۆ دوورخستنەوەی چاوەکان لەسەر شکستی ئیدارەکەی لەمەڕ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. لایەنگرانی دەڵێن ئەوە وەڵامدانەوەی نیگەرانی زیادبوونی گشتیە لەسەر پشێوی ڕەگەزی لە وڵاتەکەدا.